کۆمەڵێک چالاک و نووسەر و ڕووناکبیر پرۆژەیەکیان بۆ بارێمکردنی پارێزگای سلێمانی ئامادە کردووە بە جۆرێک سلێمانی هەم لە ڕووی ئیداریەوە هەمیش لە ڕووی سیاسیەوە سربەخۆ بێت لە بڕیاردان بەوتەی سەرپرشتیارانی پرۆژەکە سەرەتا دەست دەکەن بە کۆکردنەوەی واژۆ و دواتریش دەکرێت بە پرۆژە و ڕەوانەی بەغدا دەکرێت. وڵای ئێمە کۆمەڵێک برادری نۆکوتم لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕین و هەموو هەوڵوهیمەتێکی خۆمانە خەینە گەڕ وەکوتم لە قۆناغی یەکەما بۆ بانگەشە و لە قۆناغی دووەمە بۆ کۆکردنەوەی ئیمزاکان و ئەوەی لەسەر خۆمان بێ ئیشەڵا نەک درێغی ناکەین هەموو هەوڵێکی خۆمانە خەینە گەڕ و بەڵام دوجار ئەکەوێتە سەرەوەی حکوومەتی عێراقی ئایا هەڵێ ڕاپرسێ بکرێ بەڵام دوایش حتمما تووشی تەنگ و چەڵەمە بین لە بەغا لەبەرەوەی ئەم حیزبە دەسەڵاتدارانی خۆمان لە بەغا حتمما کامپینەکەن دژی ئێمە و لۆبی بۆ ئەکەن دژی ئێمە بەڵام ئێمە هەر بەردەوامە بین بەڵام ئەوەی کە گرنتی ئەوە شکات و کوتم ئێمە لەخوا بەزابێ کۆمەڵە خەڵکی سەربەخۆین لەوانەیە پێشەرێکی لێمە ئینتیمایەکی حزبی هەبوو بێ بانگەشەی بۆ ئەکەین ینی ئەم پرۆژێ و ئەم پەیامە بڵاوەکەینەوە لە مەنتیقەکەی خۆمانە مەسەن لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گرمان و ڕاپەڕین هەوڵەین زۆرترین بڵین پشتیوانی بۆ دروستکەین دوجاریش هەوڵەین ئیمزای بۆ کۆبکەینەوە. سلێمانی لە ڕووی خزمەتگوزاری و پرۆژەی وەبەرهێنان غەدری زۆری لێکراوە و پارێزگاکە بە تەواوی فرامۆش کراوە. ئەو غەدرەش زیاتر لەلایەن پارتیەوە لە سلێمانی کراوە. ئەوە قسەی ئەندامێکی پرۆژەکەیە دەژڵێن ئەوان دەزانن ڕێگری زۆریان لێ دەکرێت بەڵام دەستبەرداری پرۆژەکە نابن. وڵی ینی پێشی ژوتومە هەرچەنە ئێمە ئەم پرۆژەیە ئەەکەین نامانێ لێرە ئێستا مەدژایەتی هیچ حزبولایەنێ بکەین چکە ئێمەمانێ خەڵکێکی خۆمان ڕزگارکەین لەو نەهامەتی تی کەوتووە ینی زۆر وازەحەکە غەدرێکی زۆر کراوە لەلایەن هەم حزبەکانی دەسەڵات هەنێک لەو حزبانی ئۆپۆزیسیۆنیش کە بەداخەوە مەسەن لە هەولێرەوە ینی بە دیاریکراوی بڵین زیاتر پارتی دیموکرات ینی نەیهێشت و کۆمەڵە پرۆژەی استراتیژی لەم ناوچەیە بکرێ بەداخۆیەتی گۆڕانیش نەیانتوانی دیفاعکەرێکی سەرسەختی ئەم ناوچەیە بن لەبەرەوە ناوچەیە بۆ بە ناوچەیەکی چۆنەڵی بێخاون و لە ڕووی ئابووری و زۆر ژێرخانی دوا کۆتووە و هاوڵاتیانم دەبەرش بەرەو هەژاری و نەهامەتی ڕۆشنەوە ئێمە هەوڵی ئێمە بۆیە هاوڵاتیانی خۆمان لەم وەزعانە هەموارە ڕزگارکەین. پێشتر ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوو جاری دیکە پرۆژەی لا مەرکەزیەتی ئیداری و کارگێڕی تاوتوێ کردووە. جاری یەکەم پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم بێدەنگی لێکرا جارێکی دیکەشیان پرۆژەکە لە ئەنجومەنی پارێزگا دەرنەچووە و ئەویش هەر بێدەنگی لێکراوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.